لە ژیانی هاوسەرگیریدا کێشە هەمیشە هەبوو هەیە، بەڵام ئەکرێت بەم سێ فیلمە بەشێکی زۆری هاوکێشەکە بگۆڕێت. فیلمی یەکەم About Time گەنجێک توانای گەشتکردنی بەناو کاتدا هەیە، بۆیە ئەم هێزە بەکاردێنێت بۆ ئەوەی ژیانێکی بێکەم و کوڕی بۆ خۆی و هاوسەرەکەی دروست بکات، بەڵام تێدەگات کە جوانی ژیان لە ناکامڵیەکان و جیاوازیەکاندایە. فیلمی دووەم فیلمی Perfect Strangers کە کۆمەڵێک هاوڕێ و هاوسەر بۆ نانی ئێوارە کۆ دەبنەوە و بڕیار دەدەن یاریەکی مەترسیدار بکەن. ئەویش ئەوەیە کە هەر نام و پەیوەندیەک بۆ مۆبایلەکانیان دێت دەبێت بە دەنگی بەرز بخوێنەوە. لێرەوە نهێنیەکان دەردەکەون. لەم فیلمەوە فێر دەبین کە متمانە کۆڵەکەی سەرەکی ماڵە. فیلمی سێم هەردوو بەشی فیلمی فارسی ئاتش بەس کە دەتوانم بەڵام هیچ فیلمێک هێندی ئەم فیلمە پندوانەی تێدانیە بۆ ژیانی هاوسەرگیری. فیلمەکە بە شێوازێکی تەنز و دەروونناسی هەموو کێشەکانی هاوسەرگیری بە چارەسەرەوە دەخاتە ڕوو. لەم فیلمەوە فێر دەبین هەندێک جار چارەسەری گەورەترین کێشەی ناوماڵ تەنها گۆڕینی گۆشەنیگایەکە بۆ بەرامبەرەکەت.